لە هەموو هەفتەیەکە چەند جارێک لە تەوالێت دانیشێت و ئەم فشارە دووبارەکات و بۆ ماوەیەکی درێژخایەن ئەمە بە تەکید هۆکارێکی زۆر گەورە بێ بۆ توشبوونی بە فتق. ئەو کەسانی کە زۆر لە WC ئەمێننەوە یان لە تەوالێت ئەمێننەوە ئەکرێت هۆکاری ڕئیسی بێ بۆ توشبوون بە فتق. بۆ لەبەرمانەوە لە تەوالێتە بۆ ماوەیەکی زۆر بۆ ماوەی چارەک یا زیاتر ئەمە بەهۆی زەختکردنێکی زۆرەوە بێت عادەن لەو کەسانە بێت کە تووشی قەبزی بوون. قەبزی درێژخایەن خۆی بۆ خۆی یەکێکە لە گەورەترین هۆکارەکان بۆ توشبوون بە فتق. و ئاشکرایە دروستبوونی فتق بەهۆی زەختێکی زۆرەوە بێت ناوسکەوە بۆ دەرەوە لەسەر دیواری وەرگ. ئەو کەسانی کە زۆر لە تەوالێت دەمێنەوە مەجبورن فشارێکی زۆر بکەن بۆی لە ماوەیەکی کەمە خۆیان بەتاڵکەنەوە. ئەم فشارە زۆرش بۆ ماوەیەکی زۆر بۆ ماوەی چارەکە یادە دەقا کە ئەمە چەند جارێک دووبارە بێتەوە لە هەموو هەفتەیەکە چەند جارێک لە تەوالێت دانیشێت و ئەم فشارە دووبارەکات و بۆ ماوەیەکی درێژخایەن ئەمە بە تەکید هۆکارێکی زۆر گەورە بێ بۆ توشبوونی بە فتق. و ئاشکراشە ینی چەند جگە لە قەبزی چەند هۆکاریش کەش هەیە بۆ توشبوون بە فتق. بۆ منە کۆکی درێژخایەن ئەویش فشار و زەختی ناو سک زیاکات یان لە ئافرەتانەکە حمل ئەکەن یان لەگەڵ تەمەنە یا بەهۆی جگەرە خواردنەوەمانش هۆکاری کەن لە ڕاستیدا بۆ توشبوون بە فتق. هەندێک کەسیش هەیە کە شتێک نوعیشکە هەیە لە فتق پێڵە فتقی جەڕاحی واتە ئەو فتقی کە لە شوێنی نەشتەگەریە دروستە بێت چکە ئەو شوێنی کە نەشتەگەریەکرێت قەت وەکو شوێنە ئەسڵەکە نایەتەوە و ئەگەری توشبوونی بە فتق زۆر زیاترەوە لە شوێنێکی ئاسایی کە نەشتەگەری بۆی نەکراوە. ئێمە لە دواییدا لە دوجاردا ئەمە ئامۆژگاریمان بۆ خەڵکەوەی ئەوەی کە تووشی قەبزی بووە کێشەی قەبزی هەیە یا کێشەی کۆکی درێژخایەنی هەیە بە زووترین کات چارەسەری بکات وا باشتر بچێتە لای پزیشکی پسپۆر ئەگە پێویستەکە عیلاجێکی بۆ بخوات عیلاجەکەی بۆ بخواکە پێویستەکان نازۆری بۆکە چونکە قەبزی خۆی بۆ خۆشی بەهۆی جەماعەتی هۆکارەوە دروستە بێت ئەبێ ئەو حاڵتە چارەسەرکرێ یعنی هۆکاری قەبزیەکە بزانرێت و پاشان دوایەوە چارەسەر بکرێت بۆ ئەوی نەبێتەوەی کێشەی تر دروست بکات. سمارت وەرچەرخانە